ڕۆژنامەی عەرەبی ئەلجەدید لە راپۆرتێکدا ئاماژەی بەوەدا بەهۆی ئەو تەقینەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نزیک ئیدلیبی سووریا ڕوویدا 3 سەربازی رووسیا بریندار بوون و ژمارەی زیانەکانی سەربازانی تورکیاش ڕانەگەێنراوە. بەڵام وەزارەتی بەرگری رووسیا لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوەدا کە 3 سەربازیان بریندار بوون و زیانی مادی تریش بەر ئۆتۆمبیلی هێزەکانیان کەوتووە. ئەوەشی خستە ڕوو هێزەکانی رووسیا بە هەلیکۆپتەر لە ناوچەکە سوڕاونەتەوە و بەشێکی زۆری خەڵکی ناوچەکە شوێنەکانیان جێهێشتووە و ئاواری ناوچەکانی تر بوون چونکە ترسی ئەوەیان هەیە جەنگێکی تر لەو ناوچەیە ڕوودات و سەرجەمیان ببنە قوربانی. ڕۆژنامەکە دەژڵێت لە بارەی ئەنجامدەری ئەو تەقینەوەیەوە هیچ زانیاری کێگلاکەرەوە ئاشکرا نەبووە، بەڵام دوجار گروپێکی تری تیرۆریستی لە ڕێی هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تەلەگرامەوە بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکە ڕاگەیاند و ئاماژەی بەوەدا یەکێک لە ئەندامانی گروپەکەیان کردە تیرۆریستیەکەی ئەنجامداوە و ئەوەش وەک تۆڵەکردنەوەیەک بووە دژی ئەو هێزانەی لە سووریادان. هاوکات گروپە تیرۆریستیەکە لە ژێرناوی کەتایبەکانی خەتابچیچانی خۆی ناساندووە و بەپێی ئەو زانیاریانی ڕۆژنامە عەرەبیەکە ئاشکرای کردووە بیر و باوەڕی ئەو گروپە بریتیە لە سەلەفی جیهادی. ئەوە ژوای کردووە بە تەواوی لە گروپە تیرۆریستیەکانی تر جیاواز بێت چونکە ئەو گروپە تیرۆریستیە تەئکیدی کردوێتەوە کە دژی بوونی هەموو جۆرە هێزێکی بیانیە لە نێو خاکی سووریا. بە پێی لێکدانەوەی ڕۆژنامە عەرەبیەکە ئەم گروپە تیرۆریستیە هەر پاشکۆی گروپی تیرۆریستی ئەلقاعیدەیە. لەو بارەوە حەمزە مستەفا شارەزا و چاودێری سیاسی بە ڕۆژنامە عەرەبیەکەی ڕاگەیاندووە دەرکەوتنی ئەم گروپە تیرۆریستیە کارێکی چاوەڕوان کراو بووە دوای ئەوەی مەیدانی سووریا لە دوایین لە ناوچوون و لاوازبوونی گروپی تیرۆریستی داعش چۆڵ بووە. ئەوەش دۆخێکی گونجاوە بۆ ئەوەی گروپێکی تری تیرۆریستی سەر هەڵبدات و سەر لە نوێ کار و کردەوە تیرۆریستیەکان دەست پێ بکەنەوە و جێگەی داعش بگرنەوە. ئەو شارەزا سیاسیە ئەوەشی خستە ڕوو پێویستە بە زووترین کات وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە پشتیوانی هێزە کوردیەکان کە بە تێکشکێنەری داعش ناوبانگیان هەیە ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان و تون دەست پێ بکەن و ڕێگر بن لەوەی ئەو گروپە تیرۆریستیە دەسەڵاتی خۆیان فراوان بکات و سەر لە نوێ گروپێکی هاوشێوەی داعش لە سووریا دروست بێتەوە و مەترسی بۆ سەرتەواوی وڵاتانی ناوچەکە دروست بکات.